بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان و کۆتایی هێنان بە ناکۆیەکانی نێوان پارت و لایەنە سیاسیەکانی کوردستان دوو پێشنیار لە ئارەدایە: هەڵوەشانەوەی حکومەتی ئێستا و پێکهێنانی حکومەتێکی کاتی یاخود ئەنجامدانی هەڵبژاردن لە زووترین کاتدا. بۆ ئەوەش ئەندامێکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت لە ئێستادا پێویست دەکات هەموو لایەنە سیاسیەکان هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان و هیچ دەرفەتێکش نییە بۆ پێکهێنانی حکومەتێکی کاتی، بەڵکو باشترین دەرفەت هەڵبژاردنە لە زووترین کاتدا. باشترین چارەسەر ئەوەیە هەموو هێزە سیاسیەکان لەسەرەوە ڕێک بکەون کابی ئەم هەڵبژاردنە بێننە پێشەوە دەوادەکەی و لە وادەیەکی نزیکتردا هەڵبژاردن بکرێت بۆ ئەوەی کابینەیەکی نوێ دوای هەڵبژاردن دروست ببێ، چونکە من پێم وانییە لە ئێستادا هیچ دەرفەت هەبێت بۆ ئەوەی کابینە هەڵبۆشێنرێتەوە چەند مانگێ خەریک بینەوە کابینە دروست بکەینەوە دوایی وادەکە زۆر کەم دەمێنێت دەبێت هەڵبژاردنیشکە بکەینەوە سەر لە نوێ کابینەیەکی نوێ دروست بکەینەوە. بۆیە ئەمە بە هەدەردانی کاتە بە هەدەردانی هێز و ئەنێژی ناوخۆیە کێشەکانی هەر نەک چارەسەر نابن لە حاڵەتی ئەوەدا کێشەکان گەورەتر و گەورەتر دەبن. ئەندامێکی مەکتەبی سیاسی حیزبی شوعی کوردستانش دەڵێت باشترین هەل و دەرفەت لە ئێستادا لە بەردەم هەرێمی کوردستان ئەنجامدانی هەڵبژاردنە بۆ ئەوەی تابلۆیەکی دیکە بە هەرێم بدات و هاوکێشە سیاسیەکانش لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەردا بێت و دواتر لە ڕێگایەوە کێشەکانی هەرێم و ئاڵۆزیەکان لەگەڵ بەغدا چارەسەر بکات. باشترین دەرفەت و هەل ئەوەیە کە هەڵبژاردن لە نزیکترین کات بکرێت بۆی تابلۆیەکی دیکەی سیاسیمان بداتێ و ئەم حکوومەتە مەسئولیەتی خۆی هەڵگرێتە و کاتی هەڵبژارد نزیکترین هەڵبژاردن، چونکە ئەو خێرە و کێشە و گرفتانی کە ئێستا لە کوردستانی حکوومەتە مەسئولیەتیتی ناکرێ بە ناوی ئینقاز یان بە ناوی کاتی مەسئولیەتی لەسەر لا ببرێت و هەڵبژاردن تابلۆیەکی دیکەمان بداتێ و محاولە بکرێت کە هاوکێشەیەکی دیکەی سیاسی دروست بێت. ئەمە باشترین ڕێگەیە. کێشەکان لە هەرێمی کوردستان تا ئێستا بە چارەسەر نەکراوی ماوەتەوە، ئەگەرچی چەند هەوڵێک هەبوو بۆ ئەنجامدانی کۆبنەوەی پێنجقۆڵی، بەڵام تا ئێستا ئەو هەوڵانش سەرکەوتو نەبووە. بۆیە هەرێم لە نێوان هەڵبژاردن و هەڵوەشانەوەی ئەم حکومەتی ئێستا و پێکهێنانی حکومەتێکی کاتی ماوەتەوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.